شەڕی کورد لەگەڵ داعش و شەڕی مۆسڵ و چەسپاندنی سنووری کوردستان لە نێو دەوڵەتی عێراقدا بژاری سەردانی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە بۆ ئەمریکا کە بڕیارە لە هەفتەی داهاتوو سەردانەکە ئەنجام بدرێ. گەورەتر لەو مەلەفانە مەلەفی دەوڵەتی کوردیە. سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستانیش دەڵێ بارزانی ئەو مەلەفە دەیخاتە بەردەم باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا و نامەیەکی پێشتری بارزانیش بۆ ئۆباما لەسەر دەوڵەتی کوردی ئاشکرا دەکات. پێش ماوەیەک جەنابی سەرۆک نامەیەکی نارد بۆ سەرۆکی کۆماری بۆ سەرۆکی ئەمریکا و لەو نامە باسی وەزعی منتقەی کردبوو وەزعی ناوچەکەی کردبوو باسی مافی چارەنووسی کوردی کردبوو. یعنی ئەم تەرحە تازە نییە بەڵام حتمەن لە دانیشتنەکان جارێتر باس دەکرێت. ڕووداوزانیویەتی لە دوا کۆبوونەوەی بارزانی لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستان باسی دەوڵەتی کوردی کردووە و گوتوویەتی ئەگەر دەوڵەتی کوردی لەسەر 3 مەتریش بێ هەر ڕای دەگەینن. بارزانی ئەمە چوارەم جارە لەلان کۆچکی سپیاوە پێشوازی لێ دەکرێت. بەڵام فواد حوسێن دەڵێ سەردانی ئەم جارە جێوازە و شەڕی داعش زۆر شتی گۆڕیوە. مەلەفی مووسڵ بەشێکە لەو تەوەرە کە شەڕی داعشە. طبیعی حتمەن کە باسی شەڕی داعشە کرێ باسی مووسڵە کرێت چونکە بڕاستی مووسڵ بنکەی ئەساسی داعشەکانە. حتمەن مناقشێکی دوور درێژە کرێت لەسەر مەسەلەی چۆنیەتی مووسڵ ڕزگارەکرێ کەی ڕزگارەکرێ ئەو مناقشات ئەکرێ. سەردانەکەی ئەم جارەی بارزانی کە هەفتەیەک دەخایەنێ مەرجدار بووە. ئەویش دەرخستنی نێوی پارتی و یەکەتی لە لیستی تیروری ئەمریکا بووە. بارزانی وەکو سەرۆکی بەهێزترین بەرەی شەڕی لە دنیا لەگەڵ داعش چەند مەلەفێک هەڵدەگرێت و ڕوودەکاتە واشنگتن بۆ ئەوەی لەگەڵ سەرۆکی بەهێزترین دەوڵەتی دنیا کە باراک ئۆباما یەکۆ ببێتەوە. ئەمریکا لە مەلەفی شەڕ لەگەڵ کورد هەرزوو هاتە پێش. پێدەچێت دوای سەردانی بارزانی هەلویستی ئەمریکا لەسەر دەوڵەتی کوردیش زۆرتر ڕۆم ببێتەوە. محمود عوسمان سیاسەتمەداری کورد داوا دەکات کورد پشتگیری سەردانی بارزانی بکەن بۆ ئەمریکا بەڵام بە بڕوای ئەو پشتگیری دەوڵەتی کوردی لەلایەن واشنگتنەوە بە مەرحەبایەک نابێ. لە ڕووی سیاسیەوە ئەگەر بمانەوە گۆڕانکاری سیاسەتی ئەمریکا بێ لە مەڕ دەوڵەتی کوردی یا گۆڕانکاری لەسەر میلەتی کورد دەبێت بریار لە وزارەتی دەرەوە هەبێ. وزارەتی دەرەوە ئەمریکا تا ئێستا زیاتر لەژێر لۆبی تورک و عەرەب و نەوتن. پێدەچێت نەک تەنیا لە نێوخۆی کوردستان بگرێت دەوڵەتانی ناوچەکەش چاودێری سەردانی بارزانی بکەن بۆ ئەمریکا چونکە مەلەفەکانی کورد لە واشنگتن پەیوەندی بە نەخشە و سنووری دەوڵەتانی ناوچەکە هەیە. هیڤدار ئەحمەد ڕوودا و هەولێر.